جه دنگ امریکا سلاو رزن هفکاری من آسو جبارو من صالح دمیجر بو بینر هیجا دمجمیر حشت بیانیه به دما واشنطن پایتخت خلک گنویا برنامه کرد کانکشن یاکوب آوای کی زندی لسر کانالا ان آر تیو همی پلتفرم دنگ امریکا تی بلاف کرن جوارا پیشکش دکن هاوکات لە بەرنامەکانی ئەمڕۆدا سەنگیش دەخینە سەر ئامادەکاریەکانی ئەمریکا بۆ هەڵبژاردننی نیوەی خولی کۆنگرێس و خۆپشاندانە ناڕزایەکانی هاوڵاتیانی ئێران دژی ستەمکاری و کوشتنی هاوڵاتیان و هاوکات باز لە دوایمین پێشاتە سیاسی و ئاڵنگاری حکوومیەکانی حکوومەتی عێراقیش دەکەین. ام هروها بحثا سردانا سروکی ترکیه رجب طیب اردوغان بو دیاربکر آمده و هن مجاری دژی دکن. کامالا هاریس جێگری سەرۆکی ئەمریکا دوای هەڵوەشانەوەی مافەکانی لە باربردنی کۆرپەلە داوا لە ئەمریکیەکان دەکات لە پێناو دیموکراسیدا خەبات بکەن. دادگای باڵای ئەمریکا لە 24 مانگی 6دا مافی لە باربردنی کۆرپەلەی هەڵوەشاندەوە کە بڕیارەکەی لە ساڵی 1973دا دەرکرا بوو وەک مافێکی دەستوری بوو. جێگری سەرۆک سەبارەت بە مافەکانی لە باربردنی کۆرپەلە و کاریگەری ڕەگەزپەرستی لەسەر ڕێژەی مردنی کۆرپەلەکان و بیرکردنەوەکانی سەبارەت بە داهاتووی دیموکراسی لە ئەمریکا تاوتوێ کرد. تا چه آسته مرجن آبوری رولک سرکره ده شیوازی دنگدانا خلک امریکا ده هلبجارتنا ده دلیزن. دبکو دنگدانا ده هلبجارتن نیفدمین مهابده با آوائی که راست ده بن باندورا آبوریه ده به. جبو آگاهین بهتر نها هفکاری ما نجیب بالایی به مرایت دم باش نجیب گلو ده وان هلبجارتنان ده تن آبوری خما سرکه یا خلکه یان مجارنده جیهنه. صالح د وان هەلبژارتنان دا وەک دەزانی و ڕاستە ئێکۆنۆمی فاکتەرێکی سەرەکیە لێ د دیموکراتی و دەنگدانە ئەمریکادا gelek فاکتەرێن دن ڕۆلێ خۆ دەبینن دەنگدەرێ ئەمریکی هەر یەک لە گۆر حەز و داخواز و مەرەما خۆ و ئارمانجن خۆ دەنگێ خۆ دەدە ڕاستە ئێکۆنۆمی بتایبەت vê سەردەما هەل ئاوسان و ئینفلاسیۆن و گرانبوونا بەهایان و هەروەسا گرانبوونا ئەنەرژیێ و گازێدا ڕۆلێ خۆ دەبینە لێ gelek وەک مەگوت فاکتەرێن دنجی هەنە ڕۆلێ خۆ دەبینن. Civaka Kurd ew jî li Amerîka civakek zêde ye û mafê dengdanê heye welatiyên Kurd yên Emerîkî ewan jî heza xweş bû dengdanê aniye ziman û her yek li gor armanc û daxwaza xwe behsa dengdanê dike ka ew ê li ser çi esas dengî bidin. Em guhdarî û temaşay hind welatiyên Kurd bikin ku wê dengê xwe di van helbijartinan da bidin. بەڵێ دەچم بۆ دەنگدان و یەکەم جاریشمان بەشداری هەڵبژارنەکانەکەم ئەمەش کارتی دەنگدانەکەمە بەڕاستی من کەسێکی ئایدۆلۆژی نیم پێم وایە کە هەردوو حیزب کۆماری و دیموکرات سیاسەتی باشیان هەیە بەڵام منوەکو خۆم پشگیری کاندیدێک دەکەم کە هەوڵ دەدا بۆ کەمکردنەوەی باج و نرخی شتومەک و پێشم وایە ئەم هەڵبژاردنە هەڵسەنگاندنێکە بۆ ئەدای ئێستای سەرۆکی ئەمریکا و کاریگەری دەبێت لەسەر هەڵبژاردنەکانی 2024. من وەکو هاوڵاتێکی وڵاتە و وەکو هونەرمەندێکی شێوەکاریش لە هەڵبژاردنەکانی ئەم جارەدا دەنگ دەدەم و دەنگ بەولانە دەدەم کە پرسی پەنابەران بەلایەوە گرنگە لەبەرەوەی من وەکو هونەرمەندێک پرسی پەنابەران بەلامەوە گرنگە لەبەرەوەی بار و زروفی کەش و هەوای سیاسی و ئابووری زۆربەی وڵاتانی جیهان زۆر ناجێگیرە و بەهۆی شەڕ و شۆڕەوە بەهۆی ناجێژی ئابوووریەوە خەڵکێکی زۆر ناچار کراون کە ماڵ و حاڵ خۆیان بەجێ بێڵن و بە ناچاری ڕووبکەنە هەندێک لە وڵاتانێک کە ئەمن و ئاسایشتیدا بەرقەرارە. باشه نجیب برپرسین امریکی دوید درباره ده یعنی ام بجن آبوری چاوا در روجه و هلبجارتنان ده یل جموان یعنی اوانا چاوا ام زن کراکشان دناوین هر دو پارتیین سرکه ده هنه آبوری الجموان چاوا تشرو وکرن صالح بجبو کوماریان آبوری و تکچونا روش آبوری حتی رادکی افعال هل آسانه هایی
وكما قلت زيدبونا بهايان وزيدبونا بهاي انرجي وغازي جبو كوماريان كارتك هيزيه دفان هالبجارتنان دا وكا كارتك لاوازي جبو ديمقراطان تيديتن برپرسین امریکی د روجنبوری دا گلک بحثا و خاله کرن جوانا رو خانا نوینرا دموکراتیا کالیفورنیا هر وسا نانسی پیلوسی سروکا کنگرس آنی زمان هر دوکان گوتی کو دمکی کیما کمتر جسه هفتهان ما نجبو هالبجارتن و دنگدانه دوی کو دموکرات آنکو دستالات کارکی وها بکت روشا آبوریه دا و بشین دنگدر امریکی راضی کن کو دنگی خوب دنا دموکراتان هر وسا شعاله کی دم و سروکی امریکا روجا اینه گوتبو کو اگر کوماری کنترولا کنگرس بکن وی چاخی و تمام آبوریا امریکا ویران ببه وی آوایی آنی زمان کو و آبوری ویران ببه جبر کو وها دبینه کو دبی کوماری دما کنگرس کنترول بکن او پروژه و پروگرامین هین جبو چارەسەریە ئابووری جوانا چارەسەریە بیما تەندروستیە ڕەوشە تەندروستیە یا گەلک کەسان و هەروەسا پرسە ئالیکاریە ji bo malbatên ku dahatê wan kême ku bi milyaran pare hatine terxankirin ew bihête sabûtekirin an jî bihête blokkirin wî çaxî dê rewşa abûrî têk çîtin û ji gelek aliyan ve wê alûzî derkevin bi taybet ji bo kesên ku pêdivî bîma tenduristiyê ne war wisa kesên ku pêwîstiya wan bi alîkariya dewletê heye کوماری سیاست آوان اوا کو آلیه آریکارین حکومت اجبو مالباتن کو دخل وان کیم بهنه کیم کرن هر وسا مثلا دنجین لاوکی تشتی بو پاره بو پنابرانج بو هر تشیات یا آماده کند بی کو بهتا بلو کرن صالح بله هفکار من نجیب بالایی سپاس بودمات سپاس بوج یاسادانەرانی ئەمریکا کەریەکۆڵینەوە لە هێرشەکەی شەشی مانگی یەکی ساڵی 2021 دەکەن بۆ سەر کۆنگرێسی ئەمریکا و ڕۆژی هێنی بانگێشنامەیەکیان بۆ داناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا دەرکرد فەرمانی پێدەکەن بە سوێندەوە گەواهی بدات لەو بارەیەوە و بەڵگەنامەکانی پێشکەش بە لیژنەی کۆنگرێس بکات. Yasadanların Amerika'yên ku lêkolînê li ser hêrişa şeşî heyvayek 2021 bû ser Kongresê Amerîka dikin, roja ayniyê serokê berê Donald Trump daxwaz kirin dibin sîndê da baxve û belgeyan pêşkêşî Komîteya Kongresî bike. Roja ayniyê Komîteyê nameyek bû Trump şandibû gotibû me belgeyên pir mezin berhev kirîne. Di nav de bi dehan karmend û stafên wên berê ku hînrek heftîne û تابخو سرپرشتی هاولن بر فرح بو دکتان هلبجارتن سروکاتین 2020 کرینه هر و ساستن کرنا و گوهاستن آشتیانا ده سالاته دنامه دا چاری مجداره روژا داویه بو زفراندن بالگیان او گوتیه پیدویل ترامپ بری 14 مجداره لپیش کمیته ایفاده خوب ده و اگر سروکی بری پیگیر نبی چل بید او راستی تاوانین گنهکاریه ببید. آلان لطمان پروفیسور مجوی زادینگاه امریکی و نویسکار پرتوکال و کیس of impeachment بیجید. We've never seen anything remotely. ما تجاري تشتكي بفيرنجي نديتيا حتى دورة ريتشارد نيكسون جي راستي اقاسا كيشين سياسي كيشين ياسيين جورا جور نبويا چما جبرگو دونالد ترامپ باوردكه گويا سر لسروي نهاية سپاندن دگل کوتانو که ترامپ خوش انجام یاسایی رجدیر کرینه لگور لطمان لنزیک او رجده بداوی بین. I think the slam dunk case از باور دکم دوزا هیسان لورده یا بلگیانه وی او بلگین دزینه او نه بلگین وینه دماغو او جبو ویه که گازی کری وی او بلگه نزی وراندن پارێزەرên وی نامەیە کەشاندن و گوتن گو هەمی بلگه هاتنه و گراندن هەلبەت او یەک نەبوویە. کشین یاسایی ترامپ لوزارت دادی بدماهینا هن او راستی چند تاوان سیویل و گنهکاری دبید لدجی کار مالباتا وی بازرگانی خانیان و دوزگادی که روزنامه وانه که دیعاده کد که بری چند سالان ترامپ دزدریجیا سکسی لیکر بو تاقی کرنا به هید دل روشا دوشن ببید الدمه که هل بجارتن سیند خاران تکرن لنیورک گوریک خستنا ترامپ دا راستی نه دوزن سختکاریه این باجه و دوزندی دبید. he thinks
He'll never. جبر ویکی او هزر دکا گو تجاری لپرسین لگل نای کرن از دگل ویدا نینم از هزر دکم گو لور او قازدومان هیا گو دی آگر پیکوه او وی پر بشوتینه ترامپ بخونه هادیه تومت بار کرن لدت من دبیجی جبر زوری اوان دوزن کو ترامپ رو برویا ندیاره او جوان همی در انجام نیاسایی براوید جبو راپورتالی سابرنت هارت هاتین مای دنگ امریکا دماکو امریکی ده حشت مجدار ده بچن سر صندوق دنگدانه او دنابرا کاندیدین پارتیین دموکرات و کوماری ده هلبجیرن لهن دنگدان ده هیوین سیاسیین کو جرات گوتن پارتیین سیمین هبن وکو کو پیامنیر دنگ امریکا ستیو هرمن جنیو جرسی رادکینه اف پارتیین نبخته ورن لی پارتیه که نو هیوی دیکه کو سیستم امریکای بهجینه هەموو سەرۆکێکی ئەمریکا لە ناوەڕاستی سەدەی 19ەوە یا لە پارتی کۆماریە یان دموکرات بووە. زیاتر لە 50 ساڵە کاندیدێکی ڕاستەقینەی لایەنی سێهەم لە کۆنگرێستان نەبووە. زۆرێک لە حیزبە بچووکەکان کە سەرنجیان لەسەر یەک پرزیان فەلسەفەیەوە دەیانەوێت لەگەڵ دۆزی خوان ڕاستگۆ بن لە ڕاکێشانی دەنجی پێویست بۆ ئەوەی کاندیدەکانیان هەڵبژێردرێن شکست دێنن. ئەمەش بە جۆرەی میخا سفری نووسەر و چالاکی دموکراسیە کە سەبارەت بە پارتە سێهەمەکان بابەت دەنووسێت. هەروەها دژی سیستەمێکن کە بەڕاستی بەناڕەوا لایەن گری بکات ڕەنگە بڵێ ساختەکاری دژی توانای پارتە بچووکەکانن بۆ ئەوەی پێشکەوتنی زۆر بەدەست بهێنێت. ئێمە لە ئەمریکا نوێنەرایەتی ڕێژەیمان نییە و بەم شێوەیە ئەگەر لە سەدا پێنجی دەنگەکانیش بەدەست بهێنیت لە سەدا پێنجی کورسیەکان بەدەست ناهێنیت. بەردەوامترین لایەنی سێمی ئەمریکا پارتی قەدەغەکردنە کە لە ساڵی 1972ەوە لە هەر هەڵبژاردنێکدا کاندیدێکی سەرۆکایەتی بووە بۆ ئەوەی ئەلکۆل وەک خواردنەوەیەک قەدەغە بکات. هۆکارەکەی لە ساڵی 1920 تا 33 یاسای خاک بووە ئەو ساڵی کە ئەم مەیخانەیە لە ویلایەتی نیوجەرسی کرایەوە. کاتێک ئەمریکایەکان لە سەروبەندی ئەو پەڕی نەشوستی ئابووریدا بە کۆمەڵ بڕیاریاندا کە پێویستیان بە خواردنەوەیەکی بەڕاستی بەهێز و ئەلکۆلی هەیە. نزیکەی 2 ملیۆن کەس لە ساڵی 2020دا دەنگیان بە کاندیدی پارتی بچووک بۆ ئەنجومەن نوێنەرانی ئەمریکا داوە. 2 ملیۆن لە چی لە 120 ملیۆن ژمارەیەکی زۆر بەرچاو نییە. دەتوانێت گرنگ بێت دیارە لە هەر پێشبڕکێکی زۆر نزیکدا چەند دەنگێک کە دەچێتە ئازادی خواز یان سەوزەکان یان پارتی قەدەغەکردن یان هەر شتێکی دیکە بەدڵنیاییەوە دەتوانێت ئەو پێشبڕکیانە بجوڵێنێت کاتێک بەڕاستی لە یەک نزیک دەبنەوە. ئەمساڵ پارتی فۆرواردیا پێشەنگ دەچێتە خۆناغی سیاسی ئەمریکاوە. لە نێو دامەزرێنەرەکانیدا کاردار ئاندرۆیانگ کە 2 ساڵ لەمەوبەر لە هەڵبژاردننی سەرەتایی سەرۆکایەتی ئەو پارتە و ساڵی ڕابردووش دووبارە بۆ سەرۆکی شارەوانی شاری نیویۆرک خۆی وەک دموکراتەکان کاندید کرد بەڵام سەرکەوتوو نەبووە. کریستیان تاد وێتمان کە چۆتە ڕیزی پارتی پێشەنگ پارێزگاری پێشووی نیوجەرسی و کۆماری بووە و ئێستا ڕەخنەگرێکی توند لە سەرۆکی پێشوو دانڵد ترامپە. دەبێت سیستمەکە بگۆڕێت هەر بۆیە ئێمە پشتگیری لە دەنگدانی هەڵبژاردەی ڕێزبەندکرا و هەڵبژاردننی ئاشکرای سەرەتایی دەکەین. ئەمەش بۆ واتایە دەبێت کە کاندیدەکانی ئەو دوو پارتە دەبێت کێبڕکێ بکەن و لەگەڵ هەمووان قسە بکەن نەک تەنها لەگەڵ لایەنگرانیان. پارتی پێشڕەو بە وێناکردنی خۆی وەک بەدیلێکی ناوەندگرا کە پشتگیری لە هەندێک لە دموکراتەکان و کۆمارەکان دەکات یان لە چێبەرچەکانی بیڕەقیبدا بەڕێوە ببات داخل لەسەر دەنگدانی ڕێزبەندی دەکات کە بە دەنگدانی دەستبەجێ خۆلی دووهەمیش ناسراوە. لەم سیستمەدا دەنجێ و کاندیدانەی لە هەڵبژاردننی بەراییدا کەمیان هێناوەتەوە بە پشبەستن بە بژاردە ڕاگەندراوەکانی خۆلی دووهەمی دەنگدەران دیسان بەسەر کاندیدا بەهێزەکاندا دابەش دەکرێتەوە. ئەمەش ماوەیەکی زۆر دەخایەنێ ماوەیەکی خایەن تا گەیشتینە ئەو ئاستەی کە ئێمە جۆرێک لە سیستمێکی تێکشکاو یان نیمچە تێکشکاومان هەیە. هێشتا هی خۆمان بێت لە هەرکامەیان باشترە بەڵام خەڵک بە دەنگیەوە نایەن. ئەوەی دەبێت مسۆگەر بکرێتەوەیە کە ئایا دەنگدەران وەڵامی پارتێکی نوێ میانەڕەو دەدەنەوە لە ئەمریکا کە لەوەتا سەردەمی شەڕی ناوخۆوە زیاتر جەمسەرگیری پێوە دیارە کاتێک کۆمارەکان و دیموکراتەکان بۆ ماوەیەکی درێژخایانە دەستیان بەسەر سیاسەتی وڵاتەکەدا گرتووە. سلاحی پیرۆتی بۆ ستیڤ هێرمان لە دەنجی ئەمریکا. لەگەڵ ئەوەی ڕاپرسیەکان ئاماژە بەوە دەکەن کە ڕەنگە کۆماریەکان لە هەڵبژاردنەکانی ناوەڕاستی مانگی 11دا کۆنتترۆلی ئەنجومەنی نوێنەران بکەنەوە پێدەچێت ئەمریکا
بەردەوام بێت لە سیاسەتی توند بەرامبەر چین. کۆنگرێس چۆن دەبێت ئەگەر کۆماریەکان باڵا دەست بن فشارێکی زیاتر لەسەر بەڕێوەبەرایەتیەکەی بایدن دروست دەکات؟ سەرۆکێ چینê شی جینپینگ vê hefteyê di Kongreya Netewî ya bîstemîn ya Partiya Komûnîst çi behsa Amerîka nekir, lê peyama wî zelal bû. Bêjîng dê li beramber heraşeyên Rojava her wesa Taywan raweste. Em ne pabendin ku dev ji bikaranîna hêzê berdin û em ê vê bijarê ji bo hemî pîvanên pêwîst biparêzin. Kongresa Partiya Komûnîst ya Çînê siyaseta derve dibin desalatdariya Şî ku wê bo gera sêyemîn bimîne xurttir kir. Ev jî wê Bêjîng bixte ser rêrevekî pêkdadanê diger rêveberiya Biden ku wê bikefte berguşarê bo wê yekê ku beramber Çînê tundtir bibe. Eger komarî di helbijartinên nîvdemên mijdarê kursiyên pitir bi destxwe bibînin û Kevin McCarthy bibe serokê encumena nûêneran. For 50 years the Chinese Communist Party Ev 5 salin Partiya Komünîst ya Çînê gefan dide ser şêwaza jiyana Emerîkiyan li ser aborî, kar, kampaniyan, kultur, saziyên me û paşeroja me jî. Kongresa Amerîka yasayên siyaseta Taywanê dinirxîne proje yasayek ku bi mebesta zêdekirina şiyanên leşkerî bo girava xwarêveber li dijî heraşeyên Çînê. Bêjîng Taywanê weke parêzgehek veqetandî dibîne. Her wesa yasadanerên ciyawaziyên komariyan helwestên tund li ser ewlekirina kelûpelên cîhanî û vekolînên kokiyên vîrosa koronayê dane. Ew dibêjin helwesta Serok Biden li ser Bêjîng nerme. Herçend piraniya demokratan di Kongresê de bimîne, siyaseta Biden sebaret Çînê wê tund bimîne û gelek siyasetên serokê berê Donald Trump nehêle. Wekî berizkirina bacê li ser kelûpelên Çînê û kontrolkirina karîgeriyên Bêjîng li Hind û Pasifik. Dibin rêveberiya Trump de bi rastî Çînê hîvî dikir ku demokrat ser bikevin. Lê piştî 2 salan ji rêveberiya Biden ez bêjim Çînê gehîştine vê baweriyê ku her du partî li dor Çînê naguherin û tenanet hindek li Çînê dibêjin ku siyaseta Biden ji bo Çînê dijwartir e ji ber çewaniya helvesta Biden û komkirina hevalbend û hevkarên xwe bû rûbirûna bandora Çînê. Eger komarî ji nû ve Kongresê bi dest bînin çavdêr dibêjin wê gumanên zêdetir hember rêbaza Biden hebe sebaret kêşvekêşa stratejîk beramber Çînê. Di heman demî de hevkarîkirin di astengên navdewletî weke guherîna keş û hewayî. Raporta Patsy Widakuswara, Helen Sindhi, Dengê Amerîka. Dengê Amerîka Cavkaniyeka pêbaweriyan û çaw agahiyan. Birêya malper û platformên mîdya civakiya Dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. Dikandar û karkerên kargehan li Îranê rojeşemiyê dest bi grevan kirin di demekê de ku xwepêşandanên bi pêşengiya jinan li dijî kuştina Jîna Emînî derbasî hefteya şeşan dibin. Çalakvanan banga xwepêşandanên nû kir di roja yekema kara hefteyê de lê ji ber astengkirina internetê zehmet bû ku rêjeya beşdarbûnê were naskirin. Kanala medya civakî 1500 teswîr ji Ajansa France Press ra got ku li çend bajaran di nav de jî sine bûkan û seqez ew jî grev hatin kirin û got dijwar e ku mirov wan li ser internetê bibîne ji ber ku internet pir lawaz e. Wê got xwendekaran li Fakulteya Huner û Avakirinê ya Yezdê, zanîngeha Tehranê, zanîngeha Elama, zanîngeha Razî li Kirmaşan û li Hemedan, li Ehwaz û Yasûcê jî xwepêşandan kirin. نزیکەی 100,000 کەس لە بەرلینی پایتەختی ئەڵمانیا خۆپیشاندانێکی گەورەیان ساز کرد دژی ستەمکاریەکانی ئێران و کوشتنی خانمان و خۆپیشاندەرانی ناڕازی بەدەستی هێزە چەکدار و بەسیجەکانی ئەو وڵاتە.
بە دروشمی ژن ژیان ئازادی کە بە چەندین زمانی جیاواز نووسرابوون بە کوردی و فارسی و ئینگلیزی و ئەڵمانی خانمانی تارەوگەنشینی ئێران و هاودەنگە ئەوروپایەکانیان خۆپیشاندانێکی گەورەیان ساز کرد. شایانی باسە ئەو خۆپیشاندانە بەڕێبەرایەتی خانمان و کچانی چالاکوان و ناڕازی بەرەوەبرا. بەشداربووان بە شێوازێکی ئاشتی خوازانە بەرەو ناوەندی شارەکە بەڕێکەوتن لە کاتێکدا پۆلیس لە ڕێی کۆپتەرەوە چاودێری خۆپیشاندانەکانی دەکرد. خۆپیشاندانên piştgiriyê ji bo xwepêşanderên Îranê herwiha li Washingtona paytext, Los Angelesê, li Tokyoyê, li Brîtanya, li Swêdê û li gelek cihên din jî herhal bûn û ev jî hin dîmenên wan cihan. سەرباری بەردەوامی خۆپیشاندانەکان و مانگرتن لە زۆرێک لە شارە کوردنشینەکانی ئێران و سەرکوتکارەکانی کۆماری ئیسلامی ئێران بەرامبەر خۆپیشاندەران و کچانی ئەو وڵاتە سەرباری فشارە نێودەوڵەتیەکان و خۆپیشاندانی کوردان و ئێرانیە تارەوگەنشینەکان لە وڵاتانی جیهاندا، بەڵام هێشتا حکومەتی ئێران سوورە لەسەر ئاڵنگاریەکانی. بۆ زانیاری زیاتر لەو بارەوە لە واشنگتنەوە فەرهاد فەلاحیمان لەگەڵدایە. فەرهاد، دوایەمین زانیاریەکان چین؟ ئاسۆ ئەم کاتتان باش ئاسۆ هەروەکە ئاگاداری دوێنێ خۆپیشاندانی بەربڵاو لە نێوخۆی ئێران و لە سەرانسەری جیهانیش کراوە. خۆپیشاندانەکانی دەرەوە لە سەرانسەری جیهان بۆ پشتیوانی خۆپیشاندەرانی ئێرانی بووە کە ئێستا بۆ هەفتەی شەشەمە کە خۆپیشاندانەکان بەردەوامن لە ئێران لەسەر کوژرانی ژینا ئەمینی. ئەتوانم دوێنێ ئاماژە بەوە بکەم کە لە نێوخۆی ئێرانە، تەنیا لە نێوخۆی ئێرانە لە 38 ناوچە کە بەلانیکەم 15 شار و 25 زانکۆیان لەخۆ گرت خۆپیشاندانی بەربڵاو هەبووە لە شارە جیاجیەکان لە هەرێمە کوردیەکان لە تارانی پێتەخت. خۆپیشاندانی بەربڵاو هەبوون، دروشمەکان لە دژی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی دەوترانەوە. ئێستایش کە هەروەکە ئازاین هەر لە دەستپێکەوە ئاراستەی دروشمەکان ڕاستەوخۆ کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئەگرێتەوە و داوای ڕوخانی ڕژیمەکەم. ئەتوانم بە ئاماژدان بەوەی کە هەر ئێستایش کە من لێرە لەم ڕاستەوخۆ لەگەڵتانم بە پێی دوایین زانیاریەکان کە بەدەستمان گەیشتووە لە زۆربەی زانکۆکان لە تاران و لە شارە گەورەکان وەکو سنا، هەمان، ئەسفەهان، مەشەد، تەورێز، کرماشان، ئەمانە خۆپیشاندانەکان دەستیان پێکردوێتەوە. خوێندکارانی زانکۆکان لە شارە جیاجیەکان مانیان لە خوێندن گرتووە و ئێستا دەستیان داوەتە خۆپیشاندان. نوێترین زانیاری کە بەدەستم گەیشتووە ئەوەیە کە ڕێکخراوەی هەکی ئەنانمس ئاسۆ ڕێکخراوەیەکە کە کاری هەکردن ئەکات، نازانن کێن لە کوێن چۆن ئەیکەن، بەڵام هەر ئێستا ڕایان گەیان کە ماڵپەڕی وزارەتی ئیتلاعات کە ئەکاتە دەستگای ئەستەخباراتی کۆماری ئیسلامی ئێرانیان حەک کردووە، ویددیۆیەکی خۆیان لەوێ بڵاو کردووەتەوە و هەڕەشیان لە کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئێران کردووە کە گروپی ئەنانمس بێدەنگ نابن. ئەمەش دوا بە دوای ئەوەی کە گروپی هەکی ئێرانی بلاک ڕوارد لەم چەند ڕۆژی ڕابردوو ئیمێڵەکانی
ناوەندی ناوەکی بوشێری هەکرد و زانیاری زۆریان دەستکەوتووە هەندێک لەو زانیاریان بڵاو کردووەتەوە و سەرنجی زۆر لە شارەزایانی بواری ناوەکیان بۆ خۆیان ڕاکێشاوە لە سەبارەت بەو ڕێکەوتنەی کە لەگەڵ ڕووسیا هەبووە دیارە هەکرەکان بە شێوەی جۆرا و جۆرە هەوڵەدەن بەم شێوازە پشتیوانی خۆیان بۆ خۆپێشاندەرانی ئێرانی دەرببڕن بە هەکردنی دەم و دەستگاکانی کۆماری ئیسلامی ئێران بگەڕێمەوە سەر دوێنێ خۆپێشاندانی بەربڵاو لە ئێرانە بەردەوام بوو ئێستاش بەردەوامە مانگرتنیش هەبوو لە هەرێمە کوردیەکان ئاسۆ بەهۆی ئەو بارودۆخەنا لەبارەی هەیە بەهۆی ئەو سەرکوتکردنە بەردەوامەی هێزەکانی ڕژیم لە چەندین شار لە هەرێمە کوردیەکان مانگرتن هەبوو زانیاریەکان باس لەوەکەن کە ئەمڕۆژ ئەو مانگرتنە هەر بەردەوامە سنووردارکردنی ئینترنێت یەکێک لەو بەشانەیە کە زۆربەی خەڵکی ئێرانی بەوە گەیاندووە کە نەتوانن ئەو زانیاریانەی کە هەیەە ئەو خۆپێشاندانانە ئەو دیمەنانە ئەو دەنگانەی کە هەیەە بە دەرەوەی ڕابگەێنن هەر بۆیە لە ئێستا خەڵک لە دەرەوە یەکگرتووترن هەموو لایەن و ڕێکخراوە سیاسیەکان چالاکوانانی مافەکانی مرۆڤ و خەڵکی ئاساییش بەڕاستی لە دەرەوە وەک ئەوەی دوێنێ لە بەرلین بینیمان ئاماژە بەوە دەکرێت کە زیاتر لە 120,000 کەس دوێنێ لە بەرلین بەشداریان لەو خۆپێشاندانە کردووە کە لەسەر داخوازی حامد ئیسماعیلیون ئاسۆ وتەبێژی ئەنجمەنی بنەماڵەی قوربانیانی فڕۆکەکەی 752 ئوکراینی کە ساڵی 2020 لەلایەن کۆماری ئیسلامی ئێران لە نزیک شاری تاران پایتەخت خرایە خوارەوە لەسەر داوای ئەو خۆپێشاندانن بەربڵاوە دوێنێ لە بەرلین بەڕێوە چوو حامد ئیسماعیلیون لە خۆپێشاندانەکە ڕایگەیاند کە وڵاتانی جیهان ئەبێ بێدەنگ نەبن بەرامبەر ئەو سەرکوتکاریە کە کۆماری ئیسلامی ئێران ئەیکا داوای لە وڵاتانی جیهان کرد کە سەفیرەکانی ئێران باڵێزخانەکانی ئێران لە وڵاتەکانی خۆیان دابخەن باڵێزەکان لە وڵاتەکانی خۆیان دەربکەن سزای زیاتر سزای زیرەک و ئەوەی کە ڕاستە و ڕاست کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئێران بگرێتەوە بسەپێنن بەسەر کاربەدەستانی کۆماری ئیسلامیە هەروەها داوای کرد کە ڕێز بگرن لە نوێترین شێوازی شۆڕشی گەلان لە ڕۆژهەڵاتی ناوین مەبەستی ئەو خۆپێشاندانانەیە کە لە ئێستا لە ئێران بەڕێوە چن ئاسۆ بڵێ سپاس فەرهاد بۆ زانیاریەکانت سپاس بۆ ئێوەش خۆپێشاندانên navxweyên Îranê her berdewam in tevî bikaranîna tundiyê ji aliyê berpirsên Îranê ve. Xwepeşandaneke berfireh li Washingtona paytext hatil derxistin, hevkarê me Yehya Berzencî li wir bû ev raport amade kir. دەنگی ناڕەزایەتیەکان و خۆپیشاندانەکانی نێوخۆی ئێران بەردەوامە هاوپشتی و دەنگی ئێرانەکانی دەڤەری واشنگتنیش وەک زۆر شوێنی تری دنیا تا دێ بە جۆش و خرۆش و ئامادەبوونێکی زۆرەوە دەرەکەوێ هەمە ڕەنگی جلوبەرگ و ئاڵا و دروشمەکان لە هەکبەی ئێرانێکی نوێدایە گرنگە لێرە بیت بۆ ئەوەی پشتگیری ئەوانە بکەین کە لە ئیران لە سەر شقامن و دەکوژیان ئەوە کەمترین شتە کە من بتوانم بیکەم بەشداری دەکەم. زۆر خۆشحاڵم کە ئەو خەڵکە هاتوونێرە لەبەر ژنان لەبەر ئازادی لەبەر هەمومان هاتوونێرە زۆر خۆشحاڵم کە هەموو کەس پێکەوە هاتوون لێرە عینیوانێک بۆ ئازادی شەڕبێن. هێشتا بڕیار بەدەستانی دنیا لە هەمبەر ناڕەزایەتەکانی خەڵکی ئێران بێدەنگ دەرەکەون نەوەیەکیش لە ئێرانیەکان لەم ئەمریکایە گەورە بوون تێفکرینی ئەوانیش جیاوازە و داخوازیان لە حکومەتەکان هەیە کە لە منداڵیەوە بە فکری ئەم وڵاتە جۆش کراون. دەتوانیت ببینیت کە چەند هەمە چەشنە کورد فارس تورک و لۆر هەموو پێکەوەین. هاتوونەتە دەرەوە تاوەکو پیشانی سەرکردەکانی خۆراوای بدەین بۆ ئەوەی ببینن کە پشتیوانی خۆپێشاندانەکان دەکەین فشاریش لەسەر حکوومەتی ئێران بکەین تاوەکو توندی تیژەکان نەهێڵێت. پشتگیری خەڵکی ئێران بکەن خەڵکێکی ئاشتی خوازن تکایە دەنگیان ببیستن. لە خۆپیشاندانەکانی واشنگتن دیسی بە تەمەنەکانیش ئامادەیەکی باشیان هەیە و ئەوانەی تەمەنێت دوورە وڵاتی بڕستی لەبەر بڕیون هەر ماشی کامێرا ببینن دەخوازن ئەوەی لە نێو دڵیانە دنیا بیبیستە.
بە پەیامی ژن ژیان ئازادی دەستی پێکردووە بەڵام دڵنیام کۆتاییان دێت و گۆڕانکاریەک لە ئێران دێتە کایەوە بە جیاکردنەوەی دین لە دەوڵەت ئەوەی لە ئێران دەگوزەرێ زەبر و زەنجی حکوومەتی ئێران نەیوەستاندووە لێرەش لە تاراوگا ژمارەکان زۆرتر و هیواکانیشیان بۆ داهاتووی ئێرانێکە لە دەسەڵاتەکانی ڕابردوو نەچێت یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا هاوکات خانمان و کچانی کورس کە بەهۆی توندوتیژی و گوشارەکانی ئێرانەوە بەنایاسایی هەڵاتون بەرەو تورکیا بۆ پشتیوانی لە ناڕەزایەتەکانی دشت بە کوژانی ژینە ئەمینی خۆپیشاندانی ناڕەزایی ساز دەکەن و داوای پشتیوانی لە تێکۆشانی ژنان و خەڵکی ئێران دەکەن. ڕۆژنەمەوان و چالاکوانە مافێ مرۆڤان لەیلا ڕاواند کو ji ber tundî û zordariya dewleta Îranê koç û wanê kiriye li ser kuştina jina Emînî pora xwe jê kir. Niha ez jî dixwazim bibirim ser tevay jîna. Rawand beriya neh salan ji bajarê Kurdan Mêrîvanê li gel hevjin û zarokê xwe bi riya qaçaxî li sînorê Tirkiye derbazî wanê bûye. Ew û hevjinê xwe yê rojnemavan ji ber kar û çalakiyên bo mafên mirovan li Îranê hatibû zîndankirin. Dema hevjinê wê li zîndanê bi destûra taybet derdikeve wek malbatî ji Îranê direvin. Niha ew li wanê di nava şert û mercên dijwar da wek penaber jiyana xwe berdevam dikin. Rawand diyar dike ku ew ji ber tiştên ku serê wan hatî sedema kuştina jina Kurd Emînî baş fêm dikin. Sixuntî mehsa hicabê ew nebû, sixuntî ew Kurdbûnê ew bû. Zemanekî hate destbeserkirdin, ew gotbû kincê min baş e, çima asa dikenim min viraya xerîbim. Kesekî nas nakim, cîgekî nas nakim, min nebin. Ew gotbûn pirçê to beniye, pirçê to nebaş e, kincê to nebaş e, pir bêrêzî kirbûne jîna hate kuştin, piştî jîna daha jîna tîş hate kuştin. Rêxistina mafê mirovan ya Îranê ku navenda wê li Osloyê ye ragihand ku alozî bi taybet li herêmên Kurdan zêde bûye û hêzên Komara İslamî li wan hereman dê jî xwepêşandarên Kurd eciqandinekê tund pêk tînin. Êdî bes e. Êdî zulm û zorî bes e. Daxwazî min ew ê li temam welatekanê dî bîne harîkarî xelkê Îranê. Çalakvana mafê jinan Fermîsk Azaramîn ku ew ji ber cezayê îdamê li gel malbata xwe koçî bajarê Sîwasê kiriye, got ku ew dervî welatê xwe ye lê ji ber kuştina jin û zarokan û xelkê Îranê dibin têsîra wan bûyeranda dijî. هەموو ڕۆژە ئسترسم هەیە بۆ خۆم بۆ منداڵەکانم حتا کە ئەچم بۆ مەکتەب لێرە وەلی ئیتر بەو جۆرە اعترازی خۆم دەربڕیوە کە منیش خەمباری ملەتەکەی خۆمم ئی دەوڵەتەکەی خۆمم ئی کچەکانی خۆمانم ئی ژنەکانی خۆمانم ئی کوڕەکان ئی جوانەکان ئی منداڵەکانی خۆمان منیش خەمخۆری خۆم بەو جۆرە دەربڕیوە. Xwepêşandanên Îranê piştî kuştina jina Kurd, jina Emînî dest pê kiribû û ji wê rojê vir ve bi sedan kes bi qêrînên wek mirin jî dîktatoriyê û jin jiyan azadî li kolanan dimeşin. Rêxistinên mafên mirovan didin zanîn ku ji destpêka xwepêşandanan vir ve herê kêm 205 kes hatine kuştin, bi sedan kes birîndar bûne û bi hezaran kes jî hatine girtin. Leyla Rawand mîna jinên Îranê daxwaza dawêbûna rejîma Îranê û azadiya xelkê welatê xwe dike. Arif Aslan, Dengê Amerîka, Wan. هاوکات وەزیری دەرەوەی ئێران ڕۆژی شەمە بانگەشەی ئەوەی کرد کە ئەمریکا پەلە دەکات بۆ بەدەستهێنانی ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێراندا سەرڕای لێدوانی گشتی بەرپرسانی ئەمریکا کە دەڵێن ڕێکەوتنە ئەتۆمیەکە چیتر کارەبەرایەکانی ئەوان نییە. حوسێن ئەمیرۆڵڵا ڕایگەیاند تەنانەت لە پەلەدان بۆ گەیشتن بە ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێمەدا. هاوکات لەم دوایەنەدا تێد پرایز گوتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا هەوڵەکانی بۆ دروستکردنی نەخشە ڕێگایەک بۆ گەڕانەوە بۆ ڕێکەوتنە ئەتۆمیە بەدناوەکەی ساڵی 2015 ئێران لە گەزلهێزەکانی جیهاندا بەوە ناودێر کرد کە چیتر کارەبەرایەکانی ئەمریکا نییە لە کاتێکدا کاربەدەستانی ئێران لە چەند مانگی ڕابردوودا بە ئاشکرا باسییان لە بۆمبێک کردووە کە سەردەمانێکە قەدەخە کراوە.
دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. سەرۆکی ترکی ڕەجەب تایب ئەردوغان ڕۆژە شەمیە پێشنیارە دەنگدانێکە گشتی کرد لە دۆر گەرانتیکردنا مافê jinanê bi karîna hicabê di saziyên dewletê û dibistan û zanîngehan de. Ev mijar bi taybetî ji bo Erdogan giring e ku partiya wî ya desthilatdariya İslamî di sala 2013 de qedexeya dirêj ya li xwekirina hicabê li saziyên dewletê rakir. Pirsgirêka hicabê di mehên dawî de û berî hilbijartinên giştiyên sala 2023 rojeva gotûbêjên siyasî ye. Erdogan gelek caran behsa rakirina qedexeyê dike wekû mînakeke ku partiya wî çawa nûnertiya Tirkên Misilmanên bawermend dike li dijî partiyên sekûler yên ku berî hatina partiya wî di sala 2002 de ser desthilatê bûn. Li gorî yasayê Tirkiye yasaya Tirkiye guhertinan pêwîstî bi 400 parlamenter heye bêyî ku referandum bibe û ji ber vê yekê divê partiya CHP piştgiriya wê yekê bike ta ku biçe serî. Serokê Tirkiye Recep Tayyip Erdogan piştî paşxistina hefteyekê îro yekşemê serdana bajarê Diyarbekir Amedê kir û axaftinek li wir pêşkêş kir ku têda behsa gelek mijaran kir. Ji bo agahiyên dawîn vê derbarê de na peyamnêra me Xecîcan Farqîn ji Diyarbekir Amedê bi me re ye. Dem baş Xecîcan serdana Erdogan çawa bi rê ve çû? بله دم باش سالت جوی برای ساعت برای يعني بس 2 ساعات برای گوهر کش که امان میدان سرچونه اجا کونا نکنه ولی که پرانی خاطر که وقت سنی برای برام جسه که جرا خرابار که بوری گفتن اردوغان بیگوش هفته 5000 جیبه رو پاس نگذاره لیم ساعتی مدرش جهات کمی جهار سیمبول برابون پیامی بدت بجی اسکندش هدفه بود هدفه وقتی فکر وان وقتی معاش که دست دولت امپریالیست شناخت لسر ببوره خجیجان نزانم دنگ تا هنکی خرابت نزانم اگر جهه میکروفون تا دنگ تا باش نابیسنه هر حال يعني مجارن كو بهتر اردوغان تدا روني دابو سر تشبو و يعني ام ببيجن پێشبینێک و ئەv یەک ji bo وەکو هەلمەتێکی بێژ بۆ هەلبژارتنن 2023 یان نا؟ بله اجباركو پیامک مصدر کرد که 2023 ده از دنگ دیاربکر دخواستم که ام کاربن بمشن بر ویزیون افراد 2023 وکی درشی پیامویا هری بر چابان بدره گو ام گفتگاه دیاربکر بکن مزخانه دیره هر دستا ناوند شان دنره لیل وقتی میکای زیاده تر پرزنه کو پوزیکا خوی 25 ساله دا سوگو ما اکونومیا کو باش کرد ما دولت فکر ولاتی کو جهان دا دنگ بده وقتی دیگو امفازن بسوی ایران و همیشه نوره خو ترکیه بکن ولات یعنی گراوه که اولهی و باوریه جی از کم پیامی بگشتی جی هبوله زیاده تر مجاری وی از کم سر خدمتین کش بیار بکرنه کو 5 میلیارد جیره زیاده تر خدمتان کنه شکوه جای گفتن کو اوجی جبوی بکنه وان خدمتان هات کو بدره لسه جبوی بدین شار داریم هدف گو او وکالت خاطین رخصت تروری بو مواقع کرد و ایرو وکالتی سروک ما بدره ام ببینیم که خدمت مازن کرنه بسر جهه فیگلک پیامانده وجهه بپارتیا یعنی بماسه 6 عالی هری تشتکید که لدبنی داد اصل خدا به هدف راه کاری که هدف جیرو هم ببینن چو استانبول به پارتین دن و اتفاقی که او پارتی سلوگان پارتی وان دا لدجی هبونا مالباتی یعنی سر مثلا گیو لزبیان و LGBT پیامده پیام خلق دیاربکر خواست کرد مثلا بیشتر دنگ خوب ده و ام یک جبو ما فرق ما بینشونه
ام كردش بوي ماشي يكن ام تجاري سياسة خود تكون ما بين جناكش خود بحث قالك بله خجی جان ذاكر نابيانشي بليفكر خيامة يكتيج بدرابطه بله خجی جان فارقین پیامیر ماج دیاربکر آماده گلک سپاس دوا بەدوای یەکلایکردنەوەی سەرۆکۆمار و سەرۆکوەزیران هەندێک لە کێشە سیاسیەکانی عێراق بەگشتی چارەسەر بوون بەڵام ئایا ئاڵنگارەکان تەواو بوون بۆ ئەوەی دەستکەن بە خزمەتکردنی خەڵک و بوژانەوەی ئابووری و ژیانی گەنجانی ئەو وڵاتە بۆ زانیاری زیاتر پەیامنێرمان دڵشاد ئەنوەرمان لەگەڵدایە دڵشاد ئەم کاتت باش ئەم کاتت باش زۆر سپاس دڵشاد بڕیارە ڕۆژی سێشەممە بۆ پێدانی متمانە بە حکومەت پەرلەمان کۆب بێتەوە زانیاری زیاتر چیە لەوبارەیەوە ئاسۆ دیارە محەممەد شیاع سوودانی کاندیدی ڕاستپێردراوی لایەنەکانی نێو چوارچەوەی هەمانگی بۆ پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق سەرقاڵی دانوستان و بینینی کاندیدی پۆستە وزاریەکانە بۆ پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق و قەرارە ڕۆژانی داهاتوو پەرلەمانی عێراق کۆبوونەوە بکە بۆ متمانەدان بە کابینە وزاریەکەی محەممەد شیاع سوودانی سەرۆکوەزیرانی ڕاستپێرا بۆ پێکێنانی حکوومەت بەڵام بەپێی و زانیارانەی کە لە بەردەستدان ڕەنگە لەم دانیشتنەی داهاتووی پەرلەمانی عێراقدا دەنگ نەدرێت بە تەواوی کاندیدە وزاریەکانی کابینەکەی محەممەد شیاع سوودانی چونکە هەندێک لە کاندیدەکان هێشتا ئامادە نەکراون یاخود کاندیدەکان مقابلەکردنیان تەواو نەبووە بەڵامەوەی کە زانیاری دروست لە بەردەستایە ئەوەیە کە لە نێو کووردە لە نێو عەرەبی سوننا تا ڕادەیەکیش یان بە شێوەیەکی کەمتر لە نێو شیعەشدا ناکۆکی نێوخۆیی هەیە لەسەر کاندیدی پۆستە وزاریەکان بەو پێی کە چی کورد وەکو پارتی وێکێتی وەچی لایەنەکانی نێو چوارچەوەی هەماهەنگی کە فرەڕەنگ و فرەدەنگن وەچی لە ناو عەرەبی سوننەش هێز و گروپی جاجای تای ئەمانە هەریەکە و داوای پشتی خۆیانەکەن داوای وەزارەتی دیاریکراوی خۆیانەکەن بۆیە تا کوێستا کرێ بڵێن لە نێو خودی پێکاتەکانە ناکۆکی هەیە لەسەر بردننی وەزارەتەکان بۆ نمونە لە نێو عەرەبی سوننەدا ناکۆکی هەیە لەسەر چۆنێتی دابەشکردنی ئەو پشکە وزاریانەی کە بەر عەرەبی سوننا ئەکەون هەریەک لە گروپ و پارتە جیاوازەکان داوای وەزارەتە سیادیەکانەکەن داوای وەزارەتە گرنگەکانەکەن بۆیە ئەمە مای کێشمەکێش و ناکۆکیە لە نێو خودی پێکاتەکاندا لەسەر پۆستەکان بەڵام لەگەڵەوەشدا ڕەنگە لە ڕۆژانی داهاتووە پەرلەمانی عێراق کۆ ببێتەوە متمانە بدا بە هەندێک لە وەزیرەکان و ئەوانەشی کە ناکۆکی ملمانیان لەسرە دوا بخرێت. بڵێ دڵشاد چی چاوەڕوان دەکرێت لە بەغدا چۆن مامەڵە لەگەڵ هەرێمدا دەکات لە داهاتوودا ئاسۆ دیارە ئەوەی کە لە ئارادایە ئەوەی کە من ئێستای خەمەڕووەمە زانیاری ورد و دەقیقە لە زاری بەرپرسانی باڵای عێراقەوە ئەوەیەکەوە بێگومان بەرپرسانی هەرێمی کوردستانیش ئاگادارن لەمە ئەوەی کە تاکو ئێستا ئاڵۆزی و بارگرژیەکانی نێوان هەرێمی کوردستانی ڕاگرتووە لەگەڵ عێراقا سەرقاڵبوونی هێزە شیعەکانە بە ناکۆکیە نێوخۆیەکانی خودی خۆیانەوە کە هێزە شیعەکان لەبەر ناکۆکانی خۆیان نتوانن بڵێم تا ئێستا نیان پەرژاوەتە سەر چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستاندا بەڵام ئەو زانیاریانەی کە دروست و با بڵێن دەقیقن کە ئێستا لە بەردەستدان ئەوەن کە دوای پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق گەڕێکی تری بارگرژی لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا دەست پێکاتەوە بە تایبەتی کە لایەنە عێراقەکان و حکوومەتی داهاتووی عێراقیش ئەکرێ بڵێن پلانیان هەیە بەدەنگ بێن یاخود جارێکی تر دەست بە جوڵەی سیاسی بکەن بە تایبەتی لەسەر مەوزوعی نەوت لەسەر مەوزوعی ئابووری لەسەر مەوزوعی هەتا کۆمەڵێک دۆسەی پەیوەندی بە هێزی پێشمەرگەشەوە بۆیە بە دڵنیاییەوە ئەوەی کە من لە زاری بەرپرسانی باڵای عێراقەوە وەرم گرتووە لە دوای پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق بە چەند مانگێک گەڕێکی تری ئاڵۆزی و کێشمەکێش بە تایبەتی لەسەر نەوت و داهات و بودجە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقا سەر هەڵداتەوە بە تایبەتی کە ئەوەی کە ئێستا لە دانوستانەکانە لە نێوان هەرێم و بەغدا یەکلایی کراوەتەوە زیاتر شەڕ بووە لەسەر پۆستەکان ئەکرێ بڵێن ناکۆکیە گرنگەکان یاخود دۆسیە گرنگەکان کەمایی ناکۆکین لە نێوان هەرێمی کوردستان و عێراقا وەکو نەوت و هەندێک دۆسیی تر تاکو ئێستا چارەنووسی با بڵێن چارەسەری ڕیشەیان بۆ نەدۆزراوەتەوە و کێشەکان بە هەڵپەسێدراوی ماونەتەوە و ئەوەشی کە بارگرژیەکانی خاو کردوتەوە ناکۆکی نێوماڵی شیعەیە بەڵام لە حاڵەتی پێکێنانی حکوومەتە بێگومان شیعەکان جارێکی تر دەست بە جوڵاکەنەوە لەم ڕۆژەوە. بڵێ دڵشاد زۆر بە کورتی لەو باوەڕەدای بارودۆخی عێراق و هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری و ژیان و گوزەرانی خەڵکەوە لە دوای پێکێنانی حکوومەتەوە گۆڕانکاری بەسەردابێت؟ ئاسۆ بێگومان
ئەو حکوومەتەیەک لە دواییەکانی کە عێراق پێشتر هاتوون هەمویان بەڵێنی باشکردنی ژیان و گوزەرانی خەڵکیان داوەوە هەمیشە ژیان و گوزەرانی خەڵک بەشێک بووە لە ئەجەندای کابینەیەک لە دوایەکانی حکوومەتی عێراق بەڵامەوەی کە پێشتر بینیمان لەسەر ئەرزی واقع هەنگاوی فعلی و کردداری بۆ ننراوە ئەوەی کە ئێستا هەیە ترسێکی شەیە ئەمە ئاماژە بۆش بکەم کە لە ڕۆژی 25 مانگەوە کە جارێکی تر خۆپیشاندان سەر هەڵ بداتەوە بەڵام وەکەوەی کە ئەم حکوومەتە ئەبێتە هۆی گۆڕانکاری ڕیشەی لە ژیان و گوزەرانی خەڵکیدا بێگومان چاوەڕێ ئەمە ناکرێت چونکە ئەم حکوومەتە تەمەنی کەم کورتە بێت و بێگومان سەدریش لە بۆ سەدایە بۆ ئەم حکوومەتە بۆیە کێشمەکێشەکان ڕەنگە بوار نەداتە حکوومەتی داهاتووی عێراق کە فریای خزمەتکردنی خەڵک بکەوێت. بەڵێ سپاس دڵشاد بۆ کاتێک پێت بەخشین. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. پانێڵەکانی وزەی خۆر لە زۆر شوێنی جیهاندا لە سەربان و لەسەر زەوی سازکراون بەڵام دەتوانرێت لەسەر ئاویشدا بنرێت وەک ستیف هێرمان ڕۆماڵی کردووە تەکنۆلۆژیای وزەی خۆر لە ئاسیا و ئەوروپا بە قەبارەیەکی گەورەتر تەشەنە دەسەنێت و ئێستا لە ئەمریکا لە گەشەسەندنێکی خێرادایە. یەکێک لە هەرە داهێنانە بەربڵاوەکان بۆ بەرەمهێنانی کارەبا ئەوەی ژینگە پیس ناکات بریتە لە ڤۆڵتەی کارەبایی واتە ئەو پانێڵانەی خۆر کە لەسەر ڕووی ئاو لەنگەر دەگرن و تێیدا پانێڵی گلدانەوەی تشی خۆر لەسەر تەختی ئاوەکە جێگیر دەکرێن وەک لەسەر دەریاچە و بەندا و هەروەها دەریاکان. هەندێک لە پرۆژەکان لە ئاسیا تیاندا بە هەزاران پانێڵ لەخۆ دەگرێت بۆ بەرەمێنانی سەدان میگاوات. پرۆژەکانی بەرەمێنانی کارەبا لە ڕێی پانێڵی خۆرەوە زیاتر سەرنجڕاکێشن بەهۆی ئەوەی دەتوانرێت لەسەر ڕووی ئەو دابنرێن ئەوانەی لە وێزگەکانی بەرەمێنانی کارەبا بە ئاو نزیکن و هەروەها لە هێڵی گواستنەوەی کارەباش. لەو وڵاتانەی کە بە زۆری پشت بە کارەبای بەرهەمهێنرا و بە وزەی ئاو دەبەستن ئەو نیگەرانیانە لە ئارادان کە ئایا لە کاتی وشکە ساڵیدا بەرهەمهێنانی کارەبا چۆن دەبێت. هەروەها بەهۆی گۆڕانی کەشوهەواوە پێشبینی ڕووداوی زیاتری دژواری کەشوهەوا دەکەین جا کاتێک گێمە بیر لە وشکە ساڵی دەکەینەوە ئەو کاتە بەکارهێنانی پانێڵی خۆر بۆ بەرهەمهێنانی کارەبا دەبێتە بژاردێکی دیکە وەک وزەی خاوێن. هەر بۆیە لەبەری پشبەستن بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبا بە ئاو ئیستا وەک بژاردێک دەتوانرێت پانێلەکانی خۆر ئەوانەی سەر ئاو دەکەون بۆ ئەو مەبەستە بەکاربهێنرێن. سیستمەکانی بەرەمێنانی وزەی کارەبا بە پانێڵی خۆر لەسەر ئاو سوودێکی دیکەی هەیە ئەویش ئەوەیەکە بەر تشکی خۆر کەوتن کەم دەکاتەوە و پلەی گەرمای ئاو و هەروەها کەمکردنەوەی گەشەکردنی قەوزەی زیان بەخشیش. ئەم جۆرە سیستمەی بەرەمێنانی کارەبا بە تشکی خۆر زیانی بۆ ژینگەی ئەم شارۆچکەیە نییە. ئێستا لە شارۆچکەی ویندەرز لە کالیفۆرنیا 5,000 پانێڵی خۆری لەسەر ئاو دانرا و لەسەر یەکێک لە دەریاچەکانی ئاوڕێی ئەو شارۆچکەیە ئەم سیدمانەی پاناڵی خۆر کە بەسەر ئاوە لەنگەر دەگرن ساڵانە بڕی 350 تۆن دووەمگۆکسیدی کاربۆن کەم دەکەنەوە هاوکات بە ڕێژەی لە سەدانەوەتی کارەبای پێویست بۆ هەموو کارەکانمان بۆ دابین دەکات. شارۆچکەی ویندەرز لە کالیفۆرنیا پانێڵەکانی خۆر لەسەر ئاو بەسترا و بۆ بەرەمێنانی کارەبا بەم سیستمە لە هەمان ئەو کۆمپانیایە بەکرێ دەگرێت کە هەر خۆشیان پانێڵەکان دەبەستن. ئەمە وەکەوە نییە کە ئێمەوە بەرهێنان لە پرۆژەیەکدا بکەن کە هیچی لێ نەشنێنەوە بەڵکو ئێمە لە ئێسادەوە سوودی لێوەردەگرین و هەروەها بۆ 25 ساڵی داهاتووش. ئەم دەریاچەیە لە ڤەرجینیا یەکێکە لە نزیکەی ئەو 25,000 ناوچە ئاویانەی کە دروستکراوی مرۆڤن لە ویلایەتە گرتوەکانی ئەمریکا ئەوانەی لەلایەن لێکۆڵینەوەیەکی حکوومەتیەوە دیاری کراون کە گونجاون بۆ دانانی پانێڵی خۆر لەسەر ڕووی ئاوەکانیان بۆ بەرەمهێنانی کارەبا و ئەو پانێڵانە لەسەر ڕووبەری یەک لەسەر چواری هەر یەک لەو بەنداوانەدا دەبەسترێن نزیکەی لە سەدا 10 وزەی کارەبای پێویست بۆ ئەمریکا بەرهەم دەهێنێت. بۆ ستیف هێرمن سمکۆ عزیز دەنگی ئەمریکا. بینەرە هێژا کورد کۆنێکشن لە ڤەرە بەداوی هات ئەم هێویدان شتێمە پێشکەشکری بدرێ وە بن تا جارەکەدن ببینێن نافخی خۆشیەدا. هەر شاد و بەختەوەر بن.